ئەم کاتتان باش لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2009 پەرلەمانی کوردستانەوە هێزێک بە کاراییەکی زۆرەوە هاتە مەیدان، هێزێک کە بۆ یەکەمین جار لە کوردستاندا وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن دەرکەوت، چۆک گوتاری سیاسی و چۆک ئەدای فراکسیۆنەکەشی لە ناو پەرلەمانی کوردستاندا. پاشان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشدا لە ساڵی 2010 ئەو هێزە هەر بۆ کارایی خۆی مایەوە. ئەوەی تا ئێستا لغزە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا ئەوەک سەرەکی ترین لایەنی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە 3 ساڵ تێپەڕی و تا ئێستا بزوتنەوەی گۆڕان کۆنگری خۆی نەبەستووە. ئەمە وێ ڕێەوەی کە داوای مۆڵەتی یاسایی وەک لایەنێکی سیاسی لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. بۆچی لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان کۆنگرە نابەستێت؟ ئەم هەڵبژاردنانی ئەم دوایی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان بە چه ئاقارێکدا ڕۆشتون و مەبەست لێیان چییە؟ بۆچی بزوتنەوەی گۆڕان لەم قەیرانە سیاسی ئێستای عێراقدا تا ئێستا هەڵوێستی خۆی ئاشکرا نەکردو و خۆی یەکلا نەکردوێتەوە؟ جیاوازی لە نێوان کۆمپانیای وشە و بزوتنەوەی گۆڕاندا چییە؟ دیارترین ئەو جیاوازیانی لە نێوان ئەو دوو ناوەدا کە هەر لە سەرەتای دروستبوونی ئۆپۆزیسیۆن یان با بڵێن ڕوتی ڕیفۆرم خواست لە ناوەیەکی نیشتمانی کوردستاندا سەری هەڵداوە لە چیدا خۆی دەبینێتەوە؟ بۆ قسەکردن لەسەرم بابەتانە و هەموو ئەو هەڵوێستانی پێویستن بە بزوتنەوەی گۆڕان و هەردوو فراکسیۆنی گۆڕان لە نێو پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقدا لە ماڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری بە ڕێز بابەکر دڕێی سەرۆکی کۆمپانیای وشەمان کردووە. کاک بابەکر بەخێر بێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. ئەمێ لە بارودۆخی ناو بزوتنەوەی گۆڕان خۆیەوە دەست پێ بکەم. نوێترین پەرەسەندنەکان ئەوەیە کە هەڵبژاردنێکی ناوخۆیی ئەنجام داوە. ئەم هەڵبژاردنانە بە چما بەستێکە و تا ئێستا بە چ ئاقارێکا ڕۆشتووە؟ بەڵێ ئاقارێکی زۆر باشە وەکو جەنابەت و ئەوانەی کە متابعی گۆڕانەکە ناگان لێیە لە 1970 ئەوانەی کە حەقیانە بۆ بەشداری بکەن لە هەڵبژاردنەکە لە سلێمانی لە پارێزگا سلێمانی بەشداریان کردووە بێ کێشە بە سەرکەوتووی هەڵبژاردنەکانی 4 کەس یا بڵێن 4 لێپرسرا و لە بازنەکانە کۆتایی پێهات. لێپرسراوی بازنە یاخۆ ڕێکخەری بازنە لەگەڵ سکرتێری بازنە لەگەڵ مەسئولی دارایی و ئیدارەی بازنە لەگەڵ یەکێک لە ئەو کەسەی کە ئەو کەسانەی کە کاروباری ژنان سەپەرشتیەکە. لە هەولێریش باش بەڕێوە چووە دەوروبەری هەولێر ڕەنگە ژمارەی بەشدار بۆکان زۆرتر بوو بێ کە من ئاگام لێتی بۆ معنای کە هەڵبژاردنەکە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە چووە و ئەمە هەنگاوێکی جددی بوو بۆ خۆڕێخستنەوە لە ناو بزوتنەوەی گۆڕانە و دانانی بەناغەیەک بوو بۆ دیاریکردنی ئەو چالاکوانانەی کە چنە ناو کۆنگرە یاخود کۆنفرانسی داهاتووی بزوتنەوەی گۆڕانەوە. بەڵێ ینی کەواتە بزوتنەوەی گۆڕان لە بەرنامەیدایە کە بەم نزیکانە کۆنگرە بەسەیان کۆنفرانس بەتەچید ئێمە زۆر جاری کە قسەمان کردو کە مۆزوعی کۆنگرە یاخود کۆنفرانس یعنی یەک حملەیەکی سحرینە خود دەستگایەکی سحرینە بتوانێت هەموو شتێ بکاوە ئەو بۆعدەی کە لە هەندێک ڕاگانەوە پێدرێ سەبارەت بە بزوتنەوەی گۆڕان کە وەکو ڕەخنە لێمانەگرن ئێمە ئەو ڕەهەندەیت وای نابین مەسەلەکە بەڵام بێگومان گۆڕان کۆنگرە یاخود کۆنفرانسەکە و وەکو عەرزم کردی جیاکردنەوەی کەسەکان کە چێن ئەوانەی بەشداری ئەم کۆنفرانس کۆنگرەیەکەنە مەسەلەیەکی زۆر گرنگە لە حیزبەکانی کە ئاگامان لێیە کە تەکەتولات هەیە فراکسیۆن بازی هەیە هەر کەسە لیستی خۆی باتە ناو کۆنگرە کۆنفرانسەکەەوە ئەمە ئەوەی کۆتایی پێناوە ئێستا دیارەکە لەو بوعدەیەوە چێن ئەوانەی کە چالەگوانەکان چناو کۆنگرەکەەوە کۆنفرانسەکەەوە و ئەمە بێگومان خەتوویەکی گرنگە هەنگاوێکی گرنگ بوو بۆ ئێمە و ئێمە بەرنامەکە خۆمان چۆن واڕۆنی پێشەوە ئەوەی کە نارەکانمان چۆن تەماشامانەکەن یاخود هەندێک لە ئەوانە کە پیانە وترێن میدیای سێبەر سەبارەت بێمە قساکەن ئێمە ئەوانە باخێک پێنادین. بەڵێ کەواتە ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە ناوخۆییە لە ئێستاوە یەکلا بۆ تۆ کە چێ ئەندامی کۆنگرەیە لەناو بزوتنەوەی گۆڕانە؟ بێگومان ئەوانەی کە خەڵک دەنج یاونێتێ ئەوە شەریعەتیان بۆ پیا بووە و ئەوانەی لێپرسراوی وێستگەکان و بنکەکان دەنگیان داونێ بە انتخاب هاتوو نەمانێ ئێستا شەریعەتێکی قانونیان هەیە و خۆداگا لێ انتخاباتەکەی ئێمە دەستگایەکی زۆر جدیمان هەیە کە دەستگای هەڵبژاردنە و ئەم دەستگایە خۆی لەگەڵ
کۆمیسیۆنی اتفاقی کردووە یاخود بە هاوکاری ئەوانە بە شێوەیەکی ئەو پەڕی ڕسمی و وردەکاری تیاکراوە انتخاباتەکە کراوە یعنی ئەوانەی کە دەنگیان بۆ درراوە بێگومان ئەوانە شەریان هەنێ بێنە کۆنفرانس کۆنگرەوە زۆر باشە بە پێی و ئەنجامانەی کە هەرساتی فەرمی بزوتنەوەی گۆڕان خۆی ڕایگەاند لە بەشێک لە بازنگەکانە نوێنەری ئافرەتیتیان نییە دەستنیشان نەکراوە یان دەرنەچۆیان کەس دەنگی پێناون ئەمە مانای لاوازیەک نییە لە ئاستی کارکردنی بزوتنەوەی گۆڕانە لە بواری کێشەکانی ئافرەتان و بایەخدان بە ئافرەتان ئەزانی هەندێک دەرد هەیە دەردی بزوتنەوەی گۆڕان نییە بە تەنها دەردی کۆمەلگاکەی بە گشتی جەناب داگەر لێ خەڵک هەمووی ئەزانێت حتا بۆ پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی کوردستان بە سیستمی کۆتا ئافرەتان چوونە ناو ئەم دەستگا گرنگانەوە ینی لە تو وەختێک کەسێک بێتە پێشەوە لە ژنان لە خوشکان حتمما تۆ پشتیوانیەکەی توێ بێتە پێشەوە بەڵام وەختێک کە غیاب هەبێ یاخود کەسەکە نەبێت چیەکەی ینی ئەمە دەردێکی گەورەی کۆمەڵاتێک کە پێویستە یاخود وا لە خەڵکی سیاسی یاخود لە حزبە سیاسەکانە کات کەبیر لەوە بکەنەوە بەڕاستی ینی وا بکرێت کە ژنان خۆیان بێنە پێشەوە و جدیتر بن و گەرمتر بن بۆ داکۆچی لە مافەکانی خۆیان و گەرمتر بن بۆەوەی کە هاوبەشی سیاسی یاخود مشارەکەی سیاسی بکەن لە کۆمەلگادا بە قازانجی نیوەی کۆمەلگا نیوەی کۆمەلگاوکو باسەکەن ژن و دایکی نەوەکە تریشێتی لەبەرەوە دەردێک کە هەموو کۆمەلگا پێوی ئەتلێتەوە تۆ گۆڕە ناتوانێت علاجی بکەی خۆزگاوا بواە بەڵام بێگومان مندان بەوە ئەنێم کە بێگومانەوەش کەم کوڕە لە لاانەیەم کەم کوڕە وەکوتم حەقە بایەخی زۆرتری پێ بدرێت ئەوەی کە هەلەکە دروستبوونی زوتنەوەی گۆڕانە باسیەکرێ باز لەواکرێت کە جۆرێک لە دەستەگیری لە ناو زوتنەوەی گۆڕانیشا هەیە ئەم پەتایە ئەو بزوتنەوە نوێشی گرتۆتەوە لەم هەڵبژاردنەیە قەنەعەتەوە نییە ئەو دەستەگەریە یان ئەو ڕۆتە جیاوازانەی کە باسی ئەکرێ ڕەنگی دابێتەوە سا هەڵبژاردنەکانە نەخێر من لە ناخی دڵمەوە قساکەم بە ئەو پەڕی سەراحەت لە ناو بزوتنەوەی گۆڕانە فراکسیۆن بازی و تەکەتلۆشتانی تۆ باسەکە نییە ینی من کەسێکم لەوانەی ڕەنگە هەوڕەکان مەزانن و خەڵکێکی زۆر لە ناو گۆڕانی شازانانی ئەمە لە سەرتاوە ئیشمان کردووە ینی بۆ ئەبێ هەبێ مبرری وجودی مبرر بۆ هەبوونی فراکسیۆن و تەکەتل جۆرێکە لە بەرژەوەندی سیاسی یاخود بەرژەوەندی مادی کە لەم حیزبانەی تری کوردستانە هەبووە فڵان کەس خۆی کەسێکی لێوەشاوە نییە بەڵام زمان لووسەوە چێتە پاڵ فڵان کەسی مەکتەبی سیاسی خۆیەکا بە کوڕی باشەوە و بێ ئەوەی خەباتێکی کردبێ بێ ئەوەی قسەیەکی کردبێ بێ ئەوەی بەرهەمێکی هەبوو بێ بۆ کۆمەلگا ئیسفادەی لێ بکە خۆیەکا بە کوڕی باش لەو خەتەیە و دوای لەوێ وەنەوشەیە چێنە سارەی چێنێ ئەرزی چێنێ ئەمە سیستمی تەکەتولی لە وڵاتی ئەمەدا لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئەمە نییە بەرژەوەندیکی شخصی لە ئارادا نییە بەرژەوەندیەک هەیە کە بەرژەوەندی گشتی میلەتە بەرژەوەندی گشتی کۆمەلگایە کە فعالەکانی ئەم حرەکەی بڕوایان پێێتی و قەنەعەتیان پێێتی لەبەرەوە ئەوەی کە پێوترێ فراکسیۆن و تەکەتل من نەمدیوە و هەستم پێ نەکردو و کەس شک نابم بەو معلوماتی خۆمەوە کە لەم حرەکای هەموو معلوماتیشم کەم نییە بێگومان من یانی هەموو برادەرەکانی لەم حرەکان زۆربەی زۆریان هەر ڕەفیقی شخصی من یانی لەبەرەوە شتیوان مبڕی پاساو نییە بۆ هەبوونی تا هەبێ بەڵێ قسەکەی تۆ ئاگەێنێت کە ئەو حاڵەتە لە ناو حیزبەکانی کە هەبوونی هەیە بێگومان هەبوو بێگومان هەیە بێگومان کاک بابەکر جیاببوونەوەی بەشێک لە پەرلەمانتاران جیاوازی بۆ چوون لە نێوان پەرلەمانتارەکانی فراکسیۆنی گۆڕانە بز نییە بووی کە بیسەلمێنێ ئەم جۆرە لە دەستەگەری یان با بڵێن ئەم جۆرە لە جیاوازی لە ناو بزوتنەوەی گۆڕانیشا بوونی هەیە نەخێر ئەوەی لە ناو فراکسیۆنی پەرلەمانی ئێمە هەیە نەخێرە ڕەبتی نەبە بە کاری فراکسیۆن بازی و تەکەتلۆ بە هیچ شێوەیە ئەوەی کە لە هەندێک جار قسەیەک لەم لاولە لە ئەکرێت لە ناو برادەرەکانی ئێمە ئیجتیهادە بۆ حاڵەتێکی باشتر بەڕێی ئەو کەسە یعنی ئێمە ڕەهبەریەکمان هەیە و بزوتنەوەی گۆڕان معلومە کە ڕەهبەریەکەی چییە و چۆن ئیشەکات و سیستەمەکە چۆنیە بەڵام جاری وایە لە ناو برادەرەکانی ئێمە حتا بە خودی منی شۆ ئیجتیهاد دەکەی لە مۆزوعەکە قسەکە ڕێی خۆ دەڵێ ئەمە شتێک عادیە و قسەکردن لە ناو گۆڕانە قەدەغە نییە من حەزەکەم ئەو بڵێم ئەو سیستەمەی کە لە کوردستانە ئێمە خۆمان ڕەخنەمان لێگرتووە سیستمی ستالینی بۆ پەروەردەکردنی کادر یاخود بۆ ئیدارەکردنی کادر خۆمان ڕەخنەمان لێگرتووە ڕەفزمان کردووە وتمانە مەسەلەن ڕەهبەری حیزبێک یاخود قیادەی حیزبێک مەفروزە ئازادی بدا بە کادرەکانی فعالەکانی خۆی چۆن بیرەکەنەوە ویژدانی خۆیان چۆن مرتاحە عقلیەتی خۆیان چۆن ئیشەکە وا بکەن ینی ئێستا قەدەغەکردنی بیرکردنەوە لە برادەرەکانی خۆت بەڕاستی ئەمە شتێکە لە ستالینیزم شتێکە لە ئیستیبداد جۆرەکە لە ئیستیبداد بۆیە
من قەتعاً لەگەڵ ئەو سیستەمم کە ئێستا ڕوا برادەرەکانی ئێمە لە پەرلەمانە لە دەرەوەی پەرلەمانە لە شوێنەکە قساکە و ئێمە حیزبێکی سیاسین حرەکێکی سیاسین وتەبێژمان هەیە وتەبێژی حرەکەکە قسەی ڕسمیەکە و ئەو برادرانی تریش کە قساکەن یا هەر کەسێکمان قساکەن ئەمە ئیجتیهادە و ڕەنگە زۆر ڕێتیەچێ و قسەی ئەو برادرە ڕاست بێکە لە دەرەوەی سیاق گشتەکە قسەی کردووە ڕای خۆی وتووە یعنی خۆ ئەمە کفر نییە ئیلحاد نییە لەبەرەوە من پێم وایە جاری وایە قسەی واکرێکە لەگەڵ سیاقی گشتی حرەکە ڕەنگە نەگونجێ بەڵام ئەمە شتێکی ئاسایی و قەدەغە نەکراوە بەڵام کاک بابەکر نامەکەی نەوشیروان مستەفا بۆ ئەو چەند پەرلەمانتاری کە واژۆیان بۆ وەرگرتنی شوقۆم فێلاکان کردبوو ئەمە ژۆرێک نییە لە دەستخستنە ناو کاری فراکسیۆنەکە و یعنی کوشتنی ئازادی پەرلەمانتارەکان و ئەو بڕێردراکە دوانیشان پێم وابێ دەرکران بەڵێ بۆ من لە جەناب دەپرسمەوە بۆ دەستخستنە کاک نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەکەیە و حەقی هەیە قسە بکات لە هەموو ئەو مەسەلە گرنگانەی کە پەیوەندیان بەم بزوتنەوەی هەیە و من سەردانم کرد ڕۆژێک پێش بڵاوکردنەوەی ئەو نامەیە و نامەکەم بینی و هاوڕەکان تریشمان بینیویانە زۆر کەس لەم بزوتنەوەیە نامەکەی بینی و پێش بڵاوبوونەوەی و من خۆم لە نەوەیەک لە دیالۆگ و تەفاوز بووم لەگەڵ ئەو برادرانی کە داوای خانوویان کردبوو و من شخصی خۆم ڕام هاوڕەکانی ترم ڕاستپار کە پێیان بڵن کاکە ئەمە کارێکی غەڵەتە و داوای لێبردن کرد لە دەنگدەرەکانی بزوتنەوەی گۆڕان وەختە کەسێک لە بزوتنەوەی سیاسی ئیشەکە و ئامادە نییە مەبادی و پرەنسیپەکانی ئەم بزوتنەوە سیاسیە جێبەجێ بکە و عینادی و کە لە ڕقیەکە لەگەڵ هاوڕەکانی تری خۆیان کە پێشنیارێکی بۆ ئەکەن و لە ئەخیرە عقوبەیەک سزا وەرەگرێ ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە یعنی کەسێک کە چێتە ناو حیزبێکی سیاسیەوە ناو گروپێکی سیاسیەوە ناو دایرەیەکەوە بەشێک لە ئازادی سیاسەکانی خۆی لە ئازادەکانی خۆی ئەبێ واز دەبێنێ بۆ گروپەکە ئەمە بەلای من شتێکی زۆر زۆر سروشتیە یعنی تۆ کاتێک چتە ناو پرۆسەیەکەوە لەگەڵ مەجموعەیەک بەشەری ترە کاتێک چتە ناو پرۆسەیەکی کاری سیاسی و جددیە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و کە لەگەڵ توە بیرکردنەوە نزیکە ئەبێت ئەو سیستەمە قبول بکەیت کە بە کۆی دەسەجەمعی بڕیای لێدراوە کاتێک تۆ کارێکت کردو غەڵەتە منەڵم غەڵەتە تۆ لە بزوتنەوەی گۆڕانە قەرارت داوە سوێنت خواردووە کە کار ئەەکەی بۆ بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتی معلومە کەچی بەرژەوەندی گشتی ئەوەیە کە تۆ لە بودجێ ئەم وڵاتە لە سەرۆت و سامانی ئەم وڵاتە لە ئەو شتێک کە ئەم وڵاتە هەیەی سامانەکەی بیپارێزی و هەوڵ نەدەی لە حیسەی خۆت زیاتر لە پشکی خۆت زیاتر ئەوەی کە قانون بۆ دیاریەکە یاخود دەوڵەت یاخود حکومت بۆ دیاری کردی و پیان وایە مستحقی تۆ لەوە بدرێتێ نابێت لەوە زیاتر داوا بکەیت کاتێک داوای ئەەکەی لەم لا سوێن خواردووە کە تۆ سامانی وڵاتە ئەپارێزی لەم لا شۆ خۆت ئیمزاکەی کە خانە وەربگری کاک بابەکر ببوورە ینی یەک ئیمزاکردنێک تەواو ینی ئەمە مەسەلەکە منتەهیە کە ئەو پەرلەمانتارە بۆ نمونە ئەو وێلایە وەرەگرێ بەڵێ خۆی نیەتەکە چییە خۆی ئینسانی خۆی خەڵکی کە زۆر لە برادەکانی ئێمە لە پەرلەمان بوون بۆوان ئیمزای نەکردووە ئەم ئیمزای گەڕاوە کەسێکە دوو کەسە من نازم چێ ئیمزاکانی جێڕاوە بەسەر برادەکان لەناو هۆڵی پەرلەمانە بەڵام ئەی بۆ ئێمە لە مجموعی 25 کەس لەناو پەرلەمانە بۆ چەند کەسێک ئیمزاکە مەبەستم شخصی کەسەکان نییە مەبەستم غەڵەتەکەیە یعنی ئینسانی سیاسی کە گەیشتە دەرەجەی ئەوەی کە نوێنەراتی میلەت بکات لەناو پەرلەمانی کوردستانە یاخود لە هەر پەرلەمانێکە ئەبێ ئەوەندە هوشیاری سیاسی و وجدانی سیاسی هەبێ کە بیر لێ بکاتەوە کە مڵچی گشتی لەبەردەستی ئەوایە ینی ئەوە لەسەر نیەتەکە سزای ئەمانەکان نیەت عەمەلە ئەیکە ئیمزاکەی کردایەوە سەرۆکی پەرلەمان و ئیداری پەرلەمان ڕازی بووە وەری گرتبووی تر خۆم نیەتە بوو بە عەمەل ینی خۆ هەر نیەتەکان ئەبێ بە عەمەل ینی من نازانم نیەت خۆی پراکتیکە ینی قسە ئێستا ئێمە قساکەن قسەکانی ئێمە عەمەلە ینی من هەست ناکەم جیاوازێک هەبێ لە بینی تۆ ئیمزای کردووە ینی ئیمزاکردن خۆی شتێکی زۆر گرنگە ئێستا جەنابەت لێ لە ئاستی عێراق لەسەر ئیمزا ئەم فەوزایە هەیە کە خەریکە دنیا عەقڵیشێتەوە لەسەری ئیمزاکردن لەسەر وەرەقەیەک داواکردنی خانوو بۆ خۆت لەسەر ئەساسی سامان و مڵچی گشتی ئەمە لادانە لە پەیڕەوی ناوخۆ بەرنامەی بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە تۆ محاسبەکری عقوبە ئەدرێ ئەم عقوبەیە من لە لڤینە قسەم کردو لەسەر مۆزوعە و دووبارە شێکەم لە شوێنی کەش دووبارەم کردوێتەوە کە ئەگەر لە حیزبێکی سیاسیە لەو کاتا کە پاداش هەیە تۆ متمانەت پێ بەخشراوە نوێنەری خەڵک بی ئەم زوتنەوەی متمانەیەکی گەورە یا بە تۆ 20,000 کە سەوتی بۆ تۆ کۆ کردێتەوە چتە پەرلەمان نوێنەری خەڵک بی لەوێ ئەم متمانەیە بدۆڕێنی بەڵێ ئەم بزوتنەوەی حەقی هەیە تۆ محاسبە بکە بەڵێ
ئێستا بارەت بۆ 4 پەرلەمانداری تر کە دەستیان لە کار کێشایەوە ئەو معنایەوە نییە کە جۆرێک لە ناکۆکییان جۆرێک لە لێکترازان هەیە لەناو فراکسیۆنەکەیە نەخێر ئەو برادرانە فەرقی هەیە ینی کێسەکە فیلەکە تەواو فەرقی هەیە ئەم برادرانە بە پرۆژەیەکیان هەبوو بۆ خانەنشینکردن و لەوانە خانەنشینکردنی خۆیان و پرۆژەکان سەری نەگرت و من لەگەڵی چلو هاوڕێیانە کە هاوڕێکی نزیکمە قسەم کردووە بێگومان من لەگەڵ وازنانەکە نەبووم من لەگەڵی نەبووم ئێستاش لەگەڵی نیم پێم وایە ئەکرا ئەو هاوڕێیانەمان دەوری زۆر گرنگ ببینن و خۆیان ببوونە کارکتەری گرنگ لە ناو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستانە بەڵام تێکەڵکردنی ئەم دوو فیلە گوناحە ینی ئەمە دوشتی زۆر جیاوازە تۆ داوای مڵک و ماڵی گشتی بکەیت و بە ئیمزاوە بە ئەوە شتێکە و ڕەخنە لە پەرلەمانی کوردستان هەبێت تاو ئەندازەی کە بتەوێ لێی دەرچی تۆ بتکاریتیانەکەی پێدوابێ بێهودەیە و بێسوودا ئەمە زۆرێکە لە ڕخنەی ڕادیکال ڕخنەیەکی ڕیشەی کە تۆ پێ دوایە کارەکانی تۆ ڕەنگە تەناقوس هەبێ ڕەنگە زۆرێک لە ئەو هەبێ بەڵام شێوەیەکی گشتی ئەمە فەرقەکە بەڵام بەداخەوە و پێشنیارەکەی برادرانە بۆ بگەڕێنەوە سەریشی خۆیان پەسەند نەکرا منەڵم کاکە لەم دەستگاهە ئیش ناکەم تکایە بمجێڕۆ بەسەر کارەکەی خۆم نایکەی چی بکە ینی خۆ کابرا پێ بچێ ینی ئەو کەسەی کە لەگەڵ دەسەڵاتی سیاسی ئیشی نەکردو لە پەرلەمانی ئیش نەکرێ بچێ دەسڕێکڕاب خەو دەستکا بە سواڵ ینی لە ئاسی مامۆسای زانکۆ و لە ئاسی نووسەر و لە ئاسی مستەقەفێکی دیاری ناو میلەتە بێ بێگومان ئەو دوو مەلەفە جیاوازن لێکتری بەڵێ کاک بابەکر ئەم هەیە بە ڕاشکاوی پێم بڵێ دیارترین جیاوازیەکانی نێوان کۆمپانیای وشە و بزوتنەوەی گۆڕان چییە؟ بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی سیاسیە حزبێکی سیاسیە بۆ معنای گشتەکەی بزوتنەوەی گۆڕان لە 25 حوتی ساڵی 2009 دەستی بەکار کردو بزوتنەوەی گۆڕان لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە دوای ڕاگەاندنی فراکسیۆنێک بۆ پەرلەمانی کوردستان بەڵام کۆمپانیای وشە لە مارتی ساڵی 2007 یعنی 2 ساڵ و قسوور پێشتر لە بزوتنەوەی گۆڕان دروست بووە و دەستگایەکی میدیاییە ئەم دەستگای میدیاییە کاتێک کە دروست بوو ئەسڵەن خەیاڵاتی ئەوەی یاخود فکرێ ئەوەی کە ببێتە حزبێکی سیاسی بەو شێوەیە نەبوو بەڕاستیەکە ینی من لە سەرەتاوە کارم تیا کردووە جەناب دەزانی خەڵکی ئازانێ بەڵام ئێمە لە پامێکە کە پامێکی مەشهورە زۆر جاریکە قسەمان لێ کردو بەناوی پامی سبەی کە ئەکرێ ببێتە پامی کۆمپانیای وشە بە تەفسیل باسمان لە ئەهدافەکانی خۆمان کرد ئامانجەکانی خۆمان چیە لەناو کۆمپانیای وشە یعنی ئێمە کۆمەڵێک خەڵکی دیارە بە ڕەهبەری کاگنەشوان وە بە کە ئەو خۆ موسسی کۆمپانیاکەیەوە من شانازیەکەم بۆی کە ئێمە لەگەڵ پیاوێکی وە گەورە کارمان کردو لە سەرەتاوە بەڕاستی ینی پەیامی سبەی هەموو ئەو هەدافانەی ڕوون کردەوە ئامانجەکانی ڕوون کردەوە کە چیەکەین یعنی وەکوتم ئێمە خەڵچێک نەبووین دیارە افتخار و شانازیەکە ئینسان کاری سەحافە بکە بەڵام ئێمە سەحافی سیاسیش بووین یعنی هەدافی سیاسیمان بۆ خۆماندانە وتمان دژایەتی گەندەڵیەکەین وتمان کارەکەین بۆ شەفافیت وتمان دژایەتیەکەین لەگەڵ سیستمی کۆنتڕۆڵکردن و قۆڕەخکردنی بازار وتمان دژایەتیەکەین لەگەڵ هەر جۆرە واستەکارێک وتمان دژایەتیەکەین لەگەڵ هەر جۆرە بە فیڕۆدانێکی سامانی گشتی لە وڵاتە و ئەوانەمان کرد لە فترەی 2 ساڵە پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان کۆمپانیای وشە یەکەم ئەسەسەمان ئێمە سایتی سبەی بوو و دواتر ڕۆژنامە دامەزرا و دواتر دوای ساڵێک زیاتر کێنیان دامەزرا ئەم سێ دەستگایە دواتر ڕادیۆش لەو فترەیە لە فترەی دروستبوونی تەلەڤیزۆنەکە دەستی بەکار کرد یعنی ئەم 4 دەستگایە بە شێوەیەکی گونجاو و هارمۆنی و منسەجم توانیان قەبارەیەکی ئێجگار زۆر لە تەبلیغات و لە نووسین و فکری جوان و تازە بخەنە ناو کۆمەلگاوە کە بەڕاستی کۆمەلگای هوشار کردەوە یعنی شۆکێکی کارەبایی بوو کە خەڵک کەستی کرد کە بەڵێ مافەکانی ئەخورەیە خەڵک گەستی کرد کە ئەم دەستگا ئەم سیستەمە سیاسی لە وڵاتی ئەمە هەیە غەدریان لەکە خەڵک گەستی کرد کە شتێکی پێوترێ بودجە ئەم بودجێ پارەی ئەم وڵاتەیە کە دێت و ئەخورێ و وەک ئاگامان لە ئێستا حاڵە حەزر لەسەر مەسەلەی بودجە چۆنی سەرفەکرێ یعنی خەڵکی ئەم وڵاتە ڕویان کردە ئێمە لە بدایەتە ئێمە کە لە کۆمپانیای وشە کارمانە کرد خەڵکی زۆر نزیکی خۆمان من خەڵکی زۆر نزیکی خۆم کە سوکاری خۆم پیان وتم کاکە تۆ دیارە تێک چووی لەو گردایەوە بەتەمان دنیا بگۆڕن نەنیە ناگۆڕێ ئەم سیستمی کوردی وا هاتووە ڕوە بێهودەیە بێفایدەیە واز لێ بن باشترە ئێمە وازمان نهێنا وەکو وتم بە هیمەتی ئەو هاوڕێیانی کە بەشدار بوون لە سەرەتاوە و ئێستاش کە بەشی زۆریان خۆشبەختانە لە ناو جوڵانەوەکە ماون لە ناو کۆمپانیەکە ماون و هیمەتیان کرد
نەترسان من ئێستا کاتی ئەوە نییە کە لەم بەرنامە جەنابتە شتەکان جەڕمەوە بە ئومێدم لە ئایندا ئەو بکەم ینی ئێمە زۆر تووشی زۆر کێشەی بچووک و گەورە بووین کەواتە ئێستا کۆمپانیای وشە بەشێکە لە بزوتنەوەی گۆڕان ئەتوانین بۆ شەوێ ناوی بنی ئەزانی ئەکرێ وای نابنی ینی هیچ عیب نییە هیچ ئاساییە ناوی بنی کە بەشێکە لە بزوتنەوەی گۆڕان و لە هەمان کاتە بە هەمان دەرەجە بە هەمان پلە ئەتوانی بڵێ بەشێک لە بزوتنەوەی گۆڕان بەشێکە لە بزوتنەوەی گۆڕان بۆ معنایی کە ئێستا حاڵی حەزر سەرەتا ڕاستێکی کاگنەشوانم کۆمپانیای تەسیس کردووە ئەو ئیداری کردو ئەو لە ڕووی مادیەوە بە هەر شێوێ لە شێوەکان بێت لە هاوڕەکانی خۆی بە کەسێکا بێ توانیوێتی بیژێنێ دوایی ئێستا ئێمە بزوتنەوەی گۆڕان سەپۆرت و پشتیوانی ئەم دەستگایەکە بۆ معنای ئەکرێ بڵێ ئێستا بزوتنەوەی گۆڕان پشتیوانی مادی ئەکات و پشتیوانی معنەوی ئەم کۆمپانیای کات و کۆمپانیەکە ماوەتەوە بەڵام لەلایەکی ترەوە منەوەت بە سەراحەت پێڵێ و کۆمپانیای وشە میکانیزمی کارکردن لە کۆمپانیای وشە بێگومان من ئاگادارم زۆر لێ چکە بە حکمی ئیشەکەم و بە حکمیەوەی کە لە سەرەتاو کارم تیا کردووە سەر بەخۆیە باشە ئەگەر لەسەرم خاڵە بوەڵسین سەلاحێتی کۆمپانیای وشە چییە بەسەر ڕاگەاندنەکانی بزوتنەوەی گۆڕانەوە بەسەر کێنێن بەسەر ڕادیۆی گۆڕان بەسەر سایتی سبەی بەسەر ڕۆژنامەکە کە هەتاما بوو ئەزانی ئێستا ئێمە کۆمپانیای وشە لە ڕووی قانونیەوە تەنها کێنێن تابعی یا بڵین کۆمپانیای وشەیە ئەتوانین بڵێن کێنێن خۆی کۆمپانیای وشەیە چونکە ئێستا ڕادیۆکەمان ڕادەستی بزوتنەوەی گۆڕان کردوێتەوە و بە هەمان شێوە سایتەکەش ڕادەستی بزوتنەوەی گۆڕان کراوەتەوە ئێستا لە ڕووی قانونی و حتا سیاسیەوە سایتی سبەی لەگەڵ ڕادیۆی گۆڕان ئەمانە تابعی بزوتنەوەی گۆڕان بەڕسمی هەم ئیداریەن و هەم سیاسیەن یعنی ئەگە قەرارێکی سیاسی هەبێ یاخود قەرارێکی ڕاگەاندن و ئیعلامی هەبێت لە بزوتنەوەی گۆڕان وەرەگرن تەنها کێنێنە کە بە شێوەیەکی قانونی کۆمپانیای وشە تەمسیلەکە و سەلاحیەتەکانی بەڕێوەبەری کۆمپانیای وشەش هەمووی دراوە بە بەڕێوەبەری کێنێن لەبەرەوە ئێستا کێنێن خۆی کۆمپانیای وشەیە لەبەرەوە پرسیارەکە جەنابەت ئەگەر مەبەست ئەوە بێ کە سەلاحیەتی چییە ئەو برادرانی کە ئیشەکەن لە ڕادیۆکە ئەوانە ئیشەکەن لە سایتەکە ئەوە ئەوانەی کە لە حتا ژووری ڕۆژنامەوانیشمان هەیە ئەمە کە ئەم سێ کوچکەیە یانی ژووری ڕۆژنامەوانی هەبێتە بە بزوتنەوە بەڵێ بە هەمان شێوە سایتی سبەی لەگەڵ ڕادیۆی گۆڕانیش بزوتنەوەی گۆڕانی ئیدارەیانەکە ئیدارەی مالی بەڵام ئیدارەی سیاسی خۆڕاگەاندن هەنە بە شێوی قدیمە بە شێوی پێشووە خوانی فیدراڵن من بە جەناب دەڵێم فیدراڵن کاک بابەکەر لەناو کۆمپانیایەکە ئەگەر کۆمپانیای وشە بریتی بێ لە کێنێن کە ئێستا تۆڵی بریتە لە کێنێن لەناو کۆمپانیایەکە ئەکرێت دوو بەڕێوەبەر هەبێ یعنی تۆ لە هەمان کاتە بەڕێوەبەری کۆمپانیای وشەبیوە کێنێنیش بەڕێوەبەرێکی خۆی هەبێ من ئەمە کە ئەڵێم بە شێوەیەکی ینی ویستم بە شێوەیەکی وا ڕوونی کەمەوە بێگومان کاتی خۆشی کە ئێمە بەڕێوەبەری قانونین ینی بەڕێوەبەر ینی ئەگە مەبەست ئەوە بێ بەڕێوەبەری قانونی مبارەسی کارەکانی خۆی نەکە ئەیکات ینی بەڵام ئێمە بە بڕیاری خۆمان بە ئیتفاقی خۆمان گەیشتونەتەوە ئەوەی کە یەنێن کە دەستگایە کە لە ڕووی ئیعلامی و فیدراڵێتی هەیە و جۆرێک لە سەربەخۆیی هەیە ئەوانە بتوان لە ڕووی مالیشەوە سەربەخۆ بێ ینی پێشتر من شتەمالیەکانیش منم کرد ئێستا ئەوەش لە کۆڵ من بۆتەوە هەر ئەمەندەیە فەرقەکە ئەجینە ئێمە کۆبنەوەمان هەیە ئێمە هەفتانەیەک شەمانە کۆبنەوەمان هەیە پێکە کۆبینەوە و تەوسیاتمان هەیە بۆ یەکتری و من وەکو شخصی خۆم وەکو بەڕێوەبەریشنە وەکو من وەکو کادرێکی سیاسی ئەعلامێت حساب بکرێ من بەشدارم لە کۆبنەوەکە هاوڕەکانترم کۆبینەوە 15 کەس مەسئولی ڕادیۆ مەسئولی سایت مەسئولی ژووری ڕۆژنامەوانی و هەموو برادرانە کۆبینەوە قساکەین دەردەشاکەین سەبارەت بە وەزعی دنیا قساکەین وەزعی کوردستان وەزعی عێراق وەزعی دنیاش قساکەین زۆر باشە ئەمە زۆر ڕاشکاوانە وەڵام من بێتەوە بابەکردڕێی وەکو بەڕێوەبەری کۆمپانیای وشە تا چۆن سەلاحێتی هەیە لەناو کێنێنە بزانین سەلاحێت ئێمە زۆر ڕۆشن شتەکانمان هەر شتێک ئیمانم پێی هەبێ بۆ قەنەعەتم پێ هەبێ بۆ نمونە کە کەسێک پێویستە یاخود بەلامەوە باشە مقابلە بکرێ من تەلەفۆنەکەم بۆ هاوڕەکانم بۆ بەڕێوەبەری تەلەڤیزۆنەکە فلان کەسەوە بۆ قەت نەبووە قسەی ڕەفز بکرێت نەک لەبەر ئەوەی کە من بەڕێوەبەرم ینی مەسەلەکە زۆر گرنگە حەزەکەمەوە ڕوومکەمەوە لەناو ئێمەدا مەسئلەی ئەوەی کە تۆ پۆستەکەت فلانە لەبەر ئەوە ڕێز دەگیرێ لەبەرەوە بە قسە دەکرێت ئەسڵا مەطرح نییە ئەسڵەن کەسێک تریش لە دەرەوەی کۆمپانیای وشە پێشنیارێکی معقول بکە حتما هاوڕەکانی من لەکێنن بە قسەیەکەن و گوێ لێگرن من ڕۆژە بۆ من و هاوڕەکانم من و کاگوشیار لە تەلەڤیزۆنەکە قسەمان کردووە تەماشاکە قسەکانی من ینی ملاحەزای نووسەت و دوای بۆ خۆی جێبەجێکە نەک لەبەر پۆستەکەم لەبەرەوەی کەم هاوڕێمە ینی ئەمە علاقاتی ئێمە علاقاتێکی 100% هاوڕێیان بەڵێ ینی سا تۆ سەلاحیەتە هەیە لەناو تەلەڤیزۆنەکە
بێگومان سەلاحەتی هاوڕێیانەم هەیە و سەلاحەتی تریش بێگومان هەمان ئێمە پێر لە محکەمە بووین لەگەڵ برادەکەم بۆ کێشەکانی بۆ چێشە قانونیەکان بۆ چێشە بێگومان دوایەوە کاتێک دەستگایەک ئەمە زۆر گرنگە کاتە دەستگایەک بە پێی میزاجی تۆ بە پێی زەوقی تۆ بە پێی سەلیقەی تۆ بە پێی ئەوەی کە تۆ پێت خۆشە بە ڕێگا ئەڕوا خۆ تۆ شەڕی پێ نافرۆشی ینی وەختێکە ئیشەکان بە ڕێکوپێکی ئەڕوات ینی خۆ تۆ وەختێکە خواری هەبوو تۆ ئەبێ حەزوورت هەبێ وەختێکە خوار و خێچی لە ئیشەکە هەبوو لە ئیدارە هەبێت تۆ بێ وجودت هەبێ ئەگەر نابێت حتمما ناگال لێ لە ئەوروپا ئەڵێ زۆر جا خەڵکی جەڕێتەوە لە جادێکە خەرا لێم خوڕیوە سارەکەم وەختێکم زانی پۆلیس هەڵتۆقی وەکو قارچێک هەڵتۆقی بێ پۆلیس لە بریتانیا کە من ماوەیەک لێ ژیاوم ئەو کاتە حزوری هەیە پیا بێت کە غەڵەتێک هەیە ئێمە کاتێک غەڵەت نییە ئەو ئەنعەنە و فەنتازیا و کەشخەچێتی کە من مەسئول مفڵان مەسئول بەڕاستی نە من ئیمانم پێ هەبووە و نە ئیمانم پێ هەیە و نە ئیمانیشم پێ ئەبێت قەتعەن ینی لایەندەش ئیمانم بۆ نییە من وەڵا پۆستەکەم فڵان لەبەرەوە ئەبێ ئەمرەکەم شتی وانە ئەگەر قسێکی منطقیت هەیە با بەڕێوەبەر نەبیت با کەسێکی ئەندامێکی سادەی ئەم کۆمەڵگایش بی ئەسڵ گۆڕانیش نەبی هەل لە دەرەوەی کۆمەلگاوەرە لە دەرەوەی گۆڕانیش وەرە لە تەرحێ بکە قسە دەکرێت زۆر باشە دەسەکانە خۆش پشوویکی کوردوەرەگرین دوای پشۆکار دێشە بم باسەمانی وە باز لە پەیوەندیەکانی زوتنەوەی گۆڕان وەم قەیرانی ئێستای عێراق و هەڵوێسی بزوتنەوەی گۆڕان لەو قەیرانەکەین بەڕێزان پاشم پشووە کورتا گەڕێنەوە لاتەوە